گفتوگویەوە دەکەین ئەمریکا بۆ هێزەکانی لە عێراق دەکشێنێتەوە. ئایا عێراق پێویستی بە هێزی هاوپەیمانان نەماوە و کاریگەری و لێکەوتەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق چی دەبێت؟ گفتوگویان پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عادلباخ خەوان توێژەری سیاسی نێودەوڵەتی سپاسەوە لە فەرەنساوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر ڕاستە ینی ڕێککەوتنێک هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیدا بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان پرۆسەکە کەمێک خێراتر بوو لەوەی چاوەڕێ دەکرا. ئەم خێرابوونەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە بڕوای تۆ بۆچی دەگەڕێتەوە؟ ڕاستەکەی پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئارایە. ئەنی خۆ دەزانی عێراق پاکێژێک نییە بە تەنها لە پەراوێزە مامەڵەی لەگەڵا بکرێت. عێراق بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕووداوەکانی غەزا، ڕووداوەکانی سووریا، ڕووداوەکانی لوبنان، ڕووداوەکانی ئێران، هەموو ئەوانە پەیوەندیان بە بوونی عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. ئەوە خاڵێک. حاڵێکی تر خۆ دەزانی هەموو ئاماژەکان بەشێکی زۆر بانەڵم هەمووی بۆی بە شێوەیەکی ڕێژەیی قسە بکەم، ئاماژەکان کە لە تاران و تەل ئەڤیڤەوە دێن ئەو هیچ یعنی باڵێن ئەرێنی نین. بە پێچەوانەوە هەم ئەو ئاماژانەی کە لە تارانەوە دێن هەم ئەو ئاماژانەی لە تەل ئەڤیڤەوە دێن باس لەوەکەن کە لە هەلومەرجی سەرهەڵدانەوەی جەنگی نێوان ئەو دوو دەوڵەتە زۆر نزیکە و لە ئارایە. ئەوە خاڵێکی تریش ئێمە بمانەوە نەمانەوێت ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرۆسسێک دەستی پێکردو بە ناوی پرۆسسی ڕادەستکردنی چەکی نادەوڵەتی. لە سووریایە گروپە چەکدارەکان ئەبێ چەکەکانیان تەسلیمی دەوڵەت بکەن. ئیتر دەوڵەت هەر جۆرێک بێت. بۆ نمونە ڕەنگە تۆ یەکسەر پرسیار لە من بکەی ئەی ڕۆژاوای کوردستان. ڕۆژاوای کوردستان وەکو قەوارەیەکی دەوڵەتی ڕەنگە بمێنێتەوە بۆیە ئەو چەکانەی تر کە کەس مافی ئەوەی نەبێت چەکی تری هەبێ لەناو ئەو قەوارەیە کە لە ڕۆژاوای کوردستان هەیە. دۆخی ڕۆژاوای کوردستان جیاوازە لە دۆخی گروپەکانی تر. بۆ نمونە ئێستا لە سوەیدا ئەگەر ئاگات لێی بێ شێخی دروزەکان لە دوێنەوە بەڕەسمی و بۆ یەکەم جار داوای ئەوە ئاکات کە کۆمەلگانی و دەوڵەتی هاوکاریان بکەن بەوەی کە ڕیژن ینی با بڵێن هەرێمێکی سربەخۆیان هەبێ. باس لە دەوڵەتێکی سربەخۆ ناکە باس لە هەرێمێکی سربەخۆکە وی لەناو ئەو هەرێمەش ئابێ گروپە چەکدارەکانی تر چەکەکانیان ڕادەست بکەن. باس لەوە کرێت کە حەماس ئەبێ چەکەکانی ڕادستی دەسەڵاتی فەلەستینی بکرێ. پرۆسێسی ڕادستکردنی چەکەکانی حیزبوڵڵا بە دەوڵەتی لوبنانی، فەلەستینیەکانی لوبنان بە دەوڵەتی لوبنانی وە لە عێراقیشا پرۆسێسی ڕادستکردنی چەکی حەشری شعبی بە دەوڵەت و لە کوردستانیشە با پێت بڵم لە کوردستانیش ئەوە هەرچەند 5 ساڵە دەستی پێ کردووە، بەڵام لەم هەفتەیەوە بابەتەکە زۆر بە گەرمی دەستی پێ کردووە کە پارتی وێکێتی ئەبێت چەکەکانیان ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن، چونکە پرۆسسەکە گلۆبالە. ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە ئەوەیە کە دەسەڵات لە عێراقا زۆر سەیرە کاک بڵم و بابەم ڕستەیە وەڵامی پرسیارەکە تەواو بکەم. لە هەموو بەرانەی کە ئاماژەم پێدا هەمیشە دەسەڵات ئەوێت چەکەکان وەربگرێتەوە لە گروپەکان. ئیتر لە سووریا بێ، لە لوبنان بێ، لە فەلەستین بێ، لە هەرێمی کوردستان بێ. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان خوازیاری ئەوەیە کە هەموو چەکەکان بەس لە عێراقا نەبێ. لە عێراق حکوومەت دەسەڵات ئەوێت حەشتی شعبی حکو خۆی بمێنێتەوە چەکەکانی وەرنەگرێتەوە. ئەمە لای ئەمریکیەکان وەکو مەترسیەک لەسەر مەسەلەی ئاسایش و سەقامگیری مامەڵەی لەگەڵاکەن. بەتایبەتی ئیدارەی ئێستای ترامپ زۆر حساس و ئەلرژی هەیە بە پرسی حەشتی شعبی. شتێک نییە لای ئیدارەی ترامپ بە ناوی حەشتی گروپەکان، حەشتی فەسائیلی و حەشتی شعبی هەر هەمویان بەیەک پاکێش تەماشاکەن. وێ ئەمەش خۆی بۆ خۆی ڕۆڵی هەبوو لەو بڕێرە ئەمریکی. باشە دکتۆر زۆر پرسید وروژان من هەوڵەدەم لەسەر هەندێکیان بوەستین. یەک لەو بابەتانە مەسەلەی ئەوەیە کە دەڵی لە عێراقدا ینی حکوومەت دەیەوێت چەک لە دەستی حەشدا بێ، بەڵام دەزانین خۆ حەژماوەیەکی زۆرە پرۆژە یاسایەکی بردوۆتە پەرلەمان و بە هەوڵ و هیمەتی هەم کورد هەم سونە هەم بەشێک لە حکوومەتی عێراقی خۆشیان و محەممەد شیع سوودانی خۆی لەگەڵ ئەوەدا نییە کامی یاسایەتە پەڕێنرێ، چونکە بە خۆکوژی ناوێ بەن هەندێک لە
سەرکردەکان خۆتا حکومت لە ئاستی باڵا دەیەوێن پرۆژە یاسایە تێنەپەڕێنرێ بە بڕوای تۆ ینی دەگا بۆ ڕادەی عێراق گروپەکانەوەندە بەهێزن یاساکە تێپەڕێنن و گوێ بە مەترسیەکانی کارنانەوەی ئەو یاسایانەدەن کە کاک ڕەنگۆ تۆ ئێمە ئاستێکی کۆنسپتوێل هەیە ئەگەر بێت و لی تێ نەگەین هەرگیز لە عێراق وەکو دەوڵەت و وەکو حکوومەت و وەکو خاک و وەکو جەماوەر وەکو مێژوو تێناگەین ئەو جیاکاریە کۆنسپتوێلش بریتێ لەمەی خوارەوە تۆ لە عێراقا حکوومەتت هەیە دەوڵەتیشت هەیە من لەگەڵ ئەو تێزانیم کە بەشێکی گرنگ لە توێژەرەکان چ لە ئەوروپا چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بە تایبەتی باس لەواکەن کە لە عێراقا دەوڵەت نییە نا لە عێراقا دەوڵەت هەیە بەڵام دەوڵەتێکی میلیشاییە دەوڵەتێکە کە میلیشیا ئەیبا بەڕێەوە دەوڵەتێکە بە سیستمی بیرکردنەوە و بە جیهانبینی و بە تێگەیشتن و دنیابینی میلیشایانەوە دروست بووە ئەم دەوڵەتە جیایە لە حکوومەت بۆ نمونە بەڵێ محەممەد شیع سوودانی منیش هاوڕام لەگەڵ بەڕێستا پیاوێکە کە ڕۆژانە لەگەڵ ئەمریکەکان لەگەڵ ئەوروپیەکان لەگەڵ گۆلفیەکان یعنی باڵێن کەنداویەکان لەگەڵ دنیا قسە ئەکا تێگەیشتوە لەوەی کە ئەم جۆرە لە دەوڵەتداری قابلی قوبوڵ نییە و تەمەنی درێژ نابێ بەڵام ئەمە حکوومەت شتێکە کاک ڕەنکۆ دەوڵەتی شتێکە ئەوەی کە دەوڵەت ئەبا بەڕێوە لەناو حکوومەتان نییە لە دەرەوەی حکوومەتە ئەوەی کە وەختی خۆی دەوڵەتی قوڵە دکتۆر مەبەستە دەوڵەتی قوڵە لە عێراق ئەوەی کە بڕیارەدا خۆی ڕاستەکەی سێت کە ڕاستەکەی جاران تورکەکان پیانەوت دەوڵەتی قوڵ کۆنسپتی دەوڵەتی قوڵ لە تورکیا دروست بوو بۆ تێگەیشتن لەو هێزانەی کە لە دەرەوەی دەوڵەت بەڕێوە ئەبن بەڵام ئەگەر تۆ گوێ لە گزارشتەکانی من بگری من جیای ئەەکەمەوە من ناڵێم ئەو هێزانە لە ناو دەوڵەتانی ناڵێن مەرجنیە لە ناو حکوومەتا بن مەرجنیە وەزارەتیان بەدەستەوە بێ چونکە تۆ وەزیرت هەیە ناتوانێت وەزارەتەکەی بەڕێ بەڕێەوە وانە سەفیرت هەیە ناتوانێت سەفارەتەکەی بەڕێ بەڕێەوە بۆ چونکە خۆ دەزانی ئەوەی کە سەفارەتەکە ئەبا بەڕێوە دەوڵەتە ناکە حکوومەت تۆ وەزیرت هەیە ئەسڵەن نامە ئەنێرێت بۆ تەعینکردنی کارمەندێک یاخود گواستنەوەی کارمەندێک لە بەڕێوبەرایەتێکەوە بۆ بەڕێوبەرایەتێکی تر بەڵام ناتوانێت بەگوێ ناکرێ بۆ چونکە دەوڵەت ڕێگایی لێ ئەگرێ شیعە کە دەوڵەت ئەبەن بەڕێوە با پێت بڵێم دەوڵەت کورد نایبا بەڕێوە دەوڵەت سونە نایبا بەڕێوە سونە و کورد لە حکوومەتە بەشدارن نەک لە دەوڵەتە ئیدارەی دەوڵەت ستراتیژێتی ئیدارەکردنی دەوڵەت و جیهانبین ئامادەکردن و پیادەکردنی جیهانبینی دەوڵەت لە عێراقا تەنها و تەنها شیعە ئەیبا بەڕێوە لە 2023ەوە لە دوای کەوتنی سەدام حوسەینەوە گرفتەکە لە چیایە ئەلمەی خوارەوەیە گرفتەکە لەوایە کە ئەوانەی دەوڵەتداری ئەکەن لە عێراقا ئەو عقلێتەی کە دەوڵەتی لەسەر بیناکراوە و ئەیبا بەڕێوە ئەو جیهانبینیەی کە دەوڵەتی دوای 2023 لەسەر بینا کردووە و ئەیبا بەکراوە و ئەیبا بەڕێوە جیهانبینیەکە کە متمانەی بە سوپا نییە متمانەی بە مخابرات نییە متمانەی بە CTS نییە متمانەی بە هێزەکانی دژە تیرۆر نییە متمانەی بە وەزارەتی دەرەوە نییە متمانەی بە هیچ شتێک تەنانەت متمانەی بە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکی حکوومەتیش نییە بۆیە پێی وایە تاکە هێزێک کە بتوانێت دەوڵەتی شیعە حکومدارێتی شیعە حاکمیەتی شیعە لە عێراقا بپارێزێ وشەی حاکیمەت زۆر گرنگە حاکیمەتی شیعە لە عێراقا بپارێزێ تەنها و تەنها حەشتی شەعبیە و بەس و بەبێ حەشتی شەعبی کە یەکسانە بە سوپای پاسدارانی عێراق سوپای پاسداران چه ڕۆڵێکی هەیە لە ئێرانە حەشتی شەعبیش هەمان سوپای پاسدارانی شیعەیە لە عێراقا بەبێ ئەمە هیچ گەرانتێکی تر نییە جیاوازێکی گەورە کاک ڕەنکۆ لە دیوان حیزب الله لە لوبنان لەگەڵ حەشتی شەعبی لە عێراقا ئەوەی حیزب الله لە لوبنانە تەنها پێکهاتەیەکە لە ناو کۆمەڵێک پێکهاتەی تری گەورە بۆ نمونە پێکهاتەی مارۆنیەکان کە مەسیحین پێکهاتەی سوننا پێکهاتەی دروز بەڵام لە عێراقا پێکهاتەی شیعە پێکهاتەی زۆرینەیە لە لوبنانە حیزب الله کۆنتڕۆڵی هەموو دەوڵەتی نەکردووە لە ڕابردووە نە لە ئێستا کرد ئەیکات نە لە داهاتووشە قابلی ئەوەیە بیکە
بە پێچەوانەوە حیزب الله ئێستا لە ناو پرۆسێسێکایە کە ناچارە بەوەی چەکەکانی تەسلیمی دەوڵەت بکات چونکە هەلومەرجی بابەتی لە ئارایە نییە بۆی ببێ بە سوپای پاسدارانی لوبناان بەڵام لە عێراقا زۆرینەی شیعە کە دەوڵەتیان لە دەسایە پێویستیان بە سوپای پاسدارانێکێ. باشە دکتۆر، ئەو معادلەی کە باست کرد کە دەڵێی تەنا ڕواین بە حەش دێ بۆ مانەوەی دەوڵەتەکە، کەواتە ئەوە ئێستا حەشدا دەوڵەتی عێراقی ڕاگرتووە؟ خۆ حەش چەند ساڵێکە دروست بووە لە شەڕی داشەوە دەزانین بە فتوایەک دروست بوو، ینی ئەوەی کە ئێستا دەوڵەتەکەشی ڕاگرتووە بەنیەوە هەر حەشدا؟ ترکە واقع چۆنە ئەمە شتێکە گرنگ نییە. تۆ چۆن بیرەکەیتەوە گرنگ نییە، چۆن من بیرەکەمەوە گرنگ نییە، ئەوەی کە گرنگە ئەوەی ئەوان چۆن بیرەکەنەوە. وانە ئێمە قەت لە دنیا تێ ناگەین ئەگەر بێت و لە بۆچوونی خۆمانەوە بۆ دنیا بڕوانین. پێویستە من و تۆ خۆمان بخەینە ناو عقلی ئەوان بۆی بزانین ئەوان چۆن بیرەکەنەوە، خۆمان بخەینە ناو خەیاڵدانی ئەوان بزانین ئەوان چۆن دنیا ئەبینن بۆی بتوانین لێیان تێبگەین. ئەو بەم شێوەیە وەڵامەتەداتەوە. تۆ خۆ دەزانی من کەسێکم بەردەوام دیالۆگم هەیە لەگەڵ ئەمانە نەک لە عێراق بەڵکو لە زۆربەی زۆری ڕۆژ ناوەڕاستە قسەیان لەگەڵاکەم بەردەوام بۆ ئەوی لێیان تێبگەم. ئەو پێی وایە قسەکەی تۆ 100% وایە لە 2014 لەبەرەوەی حەشدمان نەبوو دەوڵەت خەریک بوو بکەوێت کۆتایی پێبێ، حاکمیەتی شیعە خەریک بوو کۆتایی پێبێ و سوپاکەی داعش کە بۆ ئەوان سوپای داعش نییە. تۆ ئەبێت لەم معادلەیە تێبگەیت کاک ڕەنکۆ، سونەکان ئەبێت تێبگەن، کوردەکان ئەبێت تێبگەن لە یادەوەری دەستە جەمعی شیعەکانە ئەوانەی کە حاکمیەتی شیعە ئەبەن بەڕێوە ئەوەی کە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتری مابوو بۆ ئەوەی بەغا داگیر بکە احتیلال بکە و کۆتایی بە حاکمیەتی شیعە بێنێ داعش نییە، بەڵکو ئەو سوپایی کە هاتبوو سوپای سونە مەذهب و سوپای سونە و سوپای جڤاتی سونەیە و ئەوە قاعیدەی کۆمەڵایەتی سونەیە کە ئەو جێشەی هێناوەتە ئەوێ و داعش بەبێ قاعیدەی کۆمەڵایەتی بەبێ بنکەی جەماوەری سونە چ لە سووریا چ لە عێراقا هیچ نییە گروپێکی پەراوێزکراوی تیرۆریستی قابل بە لە ناوبردن بە ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ. بەڵام ئەوەی وای کرد لە 2014 کە حاکمیەتی شیعە تەنها 3 کیلۆمەتری مابێ، چونکە داعش تەنها 3 کیلۆمەتری مابوو بڕاتە ناو بەغا، بریتیە لەوەی کە حەشدمان نەبوو، ئەوەی کە حەشتی تێکشکان خۆ ئەوەی کە داعشی تێکشکان خۆ من و تۆ باشە زانین ئێمە داتامان لە بەردەسایە، هەزاران داتامان لە بەردەسایە کە بەبێ دەستێوەردانی ڕاستە و خۆی هاوپەیمانی جیهانی دژی تیرۆریزم بەبێ ئەمە مستحیل بوو داعش بکەوێ. ناڵم ممکن بوو داعش نەکەوێ، ئەڵێ مستحیل بوو داعش بکەوێ، مستحیل بوو لە ماوەی 4-5 ساڵان مووسڵ بکەوێ. بە پێچەوانە و کاکە تۆ هەموو شتێک کۆتایی پێ هاتبوو لە عێراقا ئەوەی کە وای کرد کە داعش تێک بشکێ بەو شێوەیە کە بینیمان لە ماوەی ئەو 4 ساڵایە لە 2014 بۆ 2018 دەستێوەردانی 80 دەوڵەت بووە کاک ڕەنکۆ، 80 دەوڵەت بە سەرکردایەتی گەورەترین زلهێزی کەون کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە لەسەر داوا و تەکلیفی نووری مالیکی کە سەرۆکوەزیرانی حکوومەت بوو ئەو کاتە کە لە ڕێگای وشار زێباریەوە بەنامەیەکی فەرمی نردی بۆ ئۆباما سەرۆکۆماری ئەو کاتی ئەمریکا داوای لێ کە دەڵێت داواتان لێ ئەەکەین ئێمە وەکو حکوومەتی عێراقی وەرنە پێشەوە ڕزگارمان بکەن هاوکاریمان بکەن. باش نییە؟ بەڵام ئەمە گرنگ نییە، ئەمە کۆتایی پێهاتووە. ئێستا ئەوان ناراتیفێکی تریان هەیە، ئێستا ئەوان حکایەتێکی تریان هەیە. حکایەتەکە ئەوەیە ئەوەی کە جەبەروت و کیبریایی خلافەتی ئیسلامی داعشی شکاند لە عێراقا و لە سووریاشە تەنها و تەنها حەشتی شعبیە. ئەوان ئەفسانەیەکی وایان بە دەوری حەشتی شعبیە دروست کردووە کە ئێستا پێی ناڵەن حەشتی شعبی. تۆ زۆر گرنگە کە تراسەی سۆسیۆلۆژی وتارەکانیان پێ بکەن، ئەڵەن حەشدی مقدەس ناڵەن حەشتی شعبی، واتە حەشد لە مەرتەبەی شعبیەوە بەرز کراوەتەوە بۆ مەرتەبەی مقدەس و کاتێک کە فاکتێک ئەگاتە مەرتەبەی مقدەس ئیتر دەستبردن بۆی وەکو دەستبردن وایە بۆ مقدەس. باشە دکتۆر، ینی ئەمەی کە باز دەکەی ئێستا مانەوەی دەوڵەتی عێراقیان بەستووە بە مانەوەی حەشدی شعبی،
وەکو خۆیان دەڵێن تۆ ئاماژەت پێکرد حەشدی مقەدەس. یعنی عێراق لە بەردەستی شیعەکاندا ئێستا وەکو سینەیەکی زێر لە بەردەستیاندا بە ئارەزوی خۆیان خۆش و بەشی دەکەن. یعنی دەشزانن چ مەترسیەکی گەورە لەسەر عێراق هەیە ئەگەر ئەم یاسایی تێپەڕێنن و ئەو مەترسیانە چین ئەوە ڕەشانەی کە ئەمریکا لە عێراقی دەکا و دەزانن دەکەونە بەرگورزی ئیسرائیل. بەڵام ئەوە چییە وا دەکا وەکو وتم ئەم سینێ زێڕە لە خۆیان تێک بدەن و خۆیان بخەنە بەردەم چارە نووسێکی نادیار. یعنی ئەوەندە بڕوایان بە حەشدەیە کە دەتوانێت پارێزراو بێ؟ دەگە کاک ڕانکۆ من ئەم پرسیارەی تۆم بەڵام بە زمانی خۆم لە یەکێک لەو کەسایەتیە هەرە گەورانەی شیعە کرد کە لە ڕۆژانی ڕابردوو لێرە لە پاریس هات سەردانی کردم. یعنی یەکێک بوو لەو کەسایەتانە بێگومان ناوەکەی لە ڕووی ئەخلاقیەوە ناشرینە من ناوی بەرم، بەس یەکێکە لەو کەسایەتانەی کە ئیدارەی جۆرج بۆشی کوڕی قەنەعەت پێکرد کە عێراق داگیر بکە. یەکێکە لەو کەسایەتانەی کە پێ وترێ کەسایەتی کلیل لە عێراقی پۆست سەدام حوسێنە و پۆستی یەکجار باڵای گەورەی لە عێراقی پۆست سەدام حوسێنە وەرگرتووە. ینی وە کەسایەتێکی مێژووی شیعەیە تا ئێستا. لەو ڕۆژانەی پێشوو هاتوتم باشە بەڕێز کاک دکتۆر، ئێوە دەوڵەتان لەبەردەستایە، سوپاتان لەبەردەستایە، مخابەراتان لەبەردەستایە، CTSتان لەبەردەستایە، اقتصادی عێراقتان لەبەردەستایە، هەرچی سەفارەتی عێراقە لە دەستانایە، هەموو شتێکی عێراقی ئێوەیە. کورد و سونە تەنها دیکۆرن لە حکوومەتداریە، تەنها بۆ دیکۆرەکە بەشداریان. بۆ واز لە حەشد نایەنن؟ ڕاک ڕاستەوخۆ بە یەک ڕستە وەڵامیدایەوە زۆر زۆر ڕاستگۆ بوو پتی لەبەرەوەی هەموو ئەو شتانەی کە تۆ ئەیڵێ ئێمە متمانەمان پێی نیە. ئێمە متمانەمان پێی نییە کە ئەڵێ ئێمە مەبەستی شیعەیە، مەبەستی ئەو دەوڵەتەیە کە ئاماژەم بۆدا نەکۆی ئێمەی وەکو حاکمیەتی شیعە و حاکمەکانی شیعە، حاکمی نوێی شیعە لە عێراقا متمانەمانی ئێمە لە قەیرانی متمانە لە بەرامبەری سوپای عێراقین، لە قەیرانی متمانە لە بەرامبەر مخابەراتی عێراقین، لە قەیرانی متمانە لە بەرامبەر سەفارەتەکانین، لە قەیرانی متمانەین لەگەڵ هەموو ئەو دەستگایانەی کە دەستگای مێژووی دەوڵەتی عێراقیان. بۆ چونکە پێمان وایە لە عەقڵی ئێمەیە، لە جیهانبینی ئێمەیە کە حکمی عێراقەکەین لە 2023ەوە پێمان وایە لە هەر ساتە وەختێکە ئەکرێت کۆمەلگای نێودەوڵەتی ئینقلابمان بەسەرا بکە. لە ڕێگای دەوڵەتەوە دەوڵەت کۆدێتا بەسەر دەوڵەتا بکە و لە ئێمەی وەربگرێتەوە بیداتەوە بە سونەکان، وەکو چۆن لە سونەکانی وەرگرتەوە و لە 2023 بێ. وتی ئێمە لەو قەیرانە ستراکتۆراڵەی ئەو بە عەرەبی وتی بوونیەوی، لەو قەیرانە بوونیەوی متمانەی لە بەرامبەری هەموو دەستگاکانی دەوڵەتە، بۆیە ئامادەنین دەست لە حەشدی شعبی هەڵگرین. باشە دکتۆر، ینی لەوە تێگەشتون تۆ بەریان دەکەوی گفتوگویان لەگەڵ دەکەی، لەوە تێگەشتون مەترسیەکە ئەوەندە جددیە ئەو حەشدەی کە پێیان وایە دەیان پارێزێ ڕەنگە نمێنێ، ڕەنگە بکەوێتە بەر گورزی خۆنەمان چییە؟ ینی بۆ نمونە ژمارەیان ئەگەر 400,000 کەس بێ وەکو دەڵێن، خۆ تۆ سەرکردەکانیان کە بکەونە بەرگورزی ئەمریکا و ئاوپەیمانان یا خۆی ئیسرائیل، ینی هێزەکە هەڵدەوەشێتەوە بێشیرازە بێ. ینی لەم مەترسیە جددیە تێنەگەیشتون؟ کە محەممەد شاه سوودانی باش لەو مەترسی تێگەیشتەوە، بەڵام ئەوانی تر نەخێر تێنەگەیشتون. من زۆر جات پێم وتون هەر لە لوبنانیش، لە لوبنان لە زۆر شوێنی تر پێم وتون بەم برادرانەوانەی کە پێیان ئەوترێ ئۆردەر میلیسیان، ینی با بڵێن نیزامی میلیشاوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. خۆتزانێەوە یەکێکە لەو بابەتانەی کە مەیدانی توێژینەوەی منە و توێژینەوەی مەیدانی زۆر لەسەرەکەم. پێم وتون کە سێکە بۆ نمونە کاک ڕەنکۆ تۆ سێکە چەکی حیزب الله چی بە حیزب الله نەکرد؟ ئایا چەکی حیزب الله توانی حیزب الله بپارێزێت؟ باسی لوبنان هەر ناکەم، واز لەوە بێنە کە چەکی حیزب الله چەند لوبنانی وێران کرد، واز لە لوبنان بێنە، واز لە وەرەسەر حیزب الله خۆی. چەکی حیزب الله وای کرد کە ڕابەری گشتی مراقیبی عامیان تیرۆر بکرێ، وانە چەکی حیزب الله وای کرد بە پێ و داتانەی کە لە بەردەستمانایە لە سەدا سەدی کادیرە باڵاکانی عسکەری، ئەوەی مەکتەبی عسکەریان بەڕێوە ئەبا هەر هەمویان تیرۆر بکرێ بکوژێن. لە چەکی حیزب الله وای کرد لە 1985 بۆ 1970 ژێرخانی عسکەری حیزب الله
تەخت بکرێ چەکی حیزب الله وای کرد کە ئیسرائیل بێتە پێشەوە و 5 ناوچەی لوبناان لە باشوور داگیر بکاتە ئێستا چەکی حیزب الله وای کرد کە نیوەی ڕاستی زاحیەی بەیروت تەخت ببێ لەگەڵ عەرزە وانە چەکی حیزب الله وای کردووە کە ئێستا لە لوبناانە دەوڵەتێکی فاشیلت هەبێ وای کردووە کە ئێستا لە لوبناانە تۆ نەتوانی سوپایەکی یەکگرتو و مخابراتێکی یەکگرتوون هیچ شتێکت هەبێ وای لەوە کردووە کە دەوڵەت لوبناان ببێ بە دەوڵەتێکی مستەحیل ئەم شەکەت کە نەتوانێت تۆ بپارێزێ و دەوڵەتەکەشت کاول بکە بۆ تۆ بە ئاسانی وەکو هەموو فەسائیلەکانی تری لوبناان فەسائیلی مەسیحی فەسائیلی سوننا فەسائیلی دروز هەموویان چەکەکانیان ڕادەست کرد دوای ڕێکەوتنی تائیف لە 89 بەڵام بەتەنها تۆ چەکەت هەبێ بە ناوی چی شەرعیەتێکەوات بێ ئەو چەکەی کە حیزب اللهی بەو کارە ساتە برد من زۆر جات ئەمەوێ بیان خەمە بەردەم بەرپرسیارەتەکانیان کە نابێ گریمانەی ئەوە دوور بخەنەوە کە هەمان کارەساتیش بەسەر ئێوە بێنێت لە عێراقا بەڵام بێگومان ئەوان تووشی لە عێراقا لەبەر ئەوەی کە بە فەزڵی محەممەد شیع سودانیەوە و حکوومەتەکەیەوە و بە توانایی استحراوەکەی وەزیری دەرەوە دکتۆر فوادەوە توانیان هەردووکیان ئەمریکیەکان قەنەعەت پێ بکەن من ئەڵەم 3 جار بەڵام دوێنێ شیعەیەک پێی وتم 9 جار ئیسرائیل ویستوێتی لێمان بدا بەڵام محەممەد شیع سودانی و دکتۆر فواد قەنەعەتیان بە ئەمریکیەکان کردووە کە قەنەعەت بە ئیسرائیلەکان بکەن لێمان نەدەن بەڵام ئایا ئەمە تا سەر ئەم قەنەعەت پێکردنە ئەمریکیە بەردەوامە بێ پێم وایە لەوە هەماژین دکتۆر مەترسیەکان چیەوەی کە تۆ دەیزانی یانی چه هەڕەشەیەکیان کردو ئەمریکیەکان ئیسرائیلەکان یان کە دەڵێت لێیان دەدەین لەکوێ دەدەن لەکوێ دەدەن چیتر دەکەن خەڵک گەڵێ بەهای دینار دابەزێ ینی چی دەکەن ئەگەر پیاساکە تێپەڕێنرێ ئیسرائیل ویستی لە قەسرەوە هەتاوەکو ئەگاتە کەرکووک هەم لە ژێرخانی ئابووریان بدا چونکە حەشت تەنها گروپێکی چەکداری نیە حەشت 3 ڕەهەندی هەیە ڕەهەندێکی سەربازی هەیە ڕەهەندێکی سیاسی هەیە ڕەهەندێکی ئابووری هەیە و لەم 3 ڕەهەندە لەم 3 ستراکتۆرەیە ئیسرائیل ئەیویست لە قەسرەوە لێیان بدا هەتا کەرکووک یعنی لێ کاتە لە ئابووری بدا لە ئابووری حەشت بدا لە چەکی حەشت بدا لە ستراکتۆرە سیاسەکانی حەشت بدا اینجا خۆتە زانی ستراکتۆری ئابووری حەشت و ستراکتۆری سیاسی حەشت و ستراکتۆری سەربازی حەشت تێکەڵ بووە بە هەموو ستراکتۆرەکانی دەوڵەت دان لە حەشت واتە لێدان لە دەوڵەت لێدان لە ئابووری حەشت واتە لێدان لە هەمان کاتە لە ئابووری دەوڵەت بۆیە بەڵێ ینی هەموو ئەمانە ئامانجی ئیسرائیل بوون کە لیان بدرێ اینجا کارەساتی عێراق زانی لە چیایە لەوایە ئەم جارە جاری پێشوو محەممەد شیع سودانی سەرکەوتوو بوو لەوەی کە ئێرانەکان قەنەعەت پێ بکە کە حەشت داخڵی جەنگەکە نەبێ لە جەنگی 12 ڕۆژیە 12 ڕۆژی نێوان ئیسرائیل و ئێرانە بەڵام ئەم جارە فەسائیلەکان و حەشت بەڕاشکاوی پێتەڵەن ئەگەر جەنگ دەست پێ بکاتەوە بە هیچ شێوەیەک ئامادە نین کە نۆترالیتی خۆیان بپارێزنەوەتە بێلایەنی خۆیان بپارێزن و ڕاستەوخوا بن بە بەشێک لە جەنگەکە باشە دکتۆر لە سەرەتایی دەستپێکی گفتوگۆکەمانە باس لەوە کردوتی جەنگەکە دەست پێ دەکاتەوە نزیکە لەم ساڵدا ڕوودەداتەوە کاکڕانکۆ من ناڵم جەنگەکە دەست پێکاتەوە با دقیق بین من ئەڵێم هەموو ئاماژەکان بەڵێ هەموو ئەو ئاماژانەی کە ئەم دوو برادەرە بۆمان ئەنێرن بنیامین نەتەنیاهۆ لە تەل ئەڤیڤەوە و ئایەتوڵا خامنەئی لە تارانەوە و گوێت لە وتاری هەردووکیان بووە هەموو ئاماژەکان بەرەو ئەوە ئەمان بن کە جەنگەکە کۆتایی نەهاتووە بەرەو ئەوە ئەمان بن کە جەنگەکە دەست پێ بکاتەوە یەک ڕووداو هەیە زۆر گرنگە کە ئەکرێ دەست پێکردنەوەی جەنگەکە خێراتر بکە ئازانی ڕووداوەکە بریتێ لەشی بریتێ لەوەی کە لە کۆتایی مانگی سپتەمبەرە لە نەتەوەیە گرتوەکان لە نیویۆرک کۆنفرانسێکی ئەنتەرناسیۆنال بە سەرۆکایەتی فەڕەنسا و سعودیە بە سەرۆکایەتی محەممەد بن سلمان و ئێمانوێل ماکرۆن سازدرێ بۆ دانان بە فەرمی بە دەوڵەتی فەلەستینیە ئەمە یەکێکە لە هێڵە سوورەکانی بنیامین نەتەنیاهۆ ئەم کۆنفرانسە بڕیار بوو مانگی 6 بکرێت
یەکێک لەو هۆکارانەی کە ئێستا لە ئەوروپا باسیەکەین بەوەی کە جەنگی 12 ڕۆژی لە مانگی 6 ڕوویە لەبەر ئەوە بوو کە بنیامین نەتەنیاهو ئەیویست هەلومەرجێکی بابەتی وا دروست بکە کە ئەم کۆنفرانسە ساز نەدرێ چونکە تۆ سێکە فەڕەنسا ئامادەی خۆی دەربڕیوە دان بە دەوڵەتی فەلەستینیا بنێ بەریتانیا ئامادەی دەربڕیوە کەنەدا ئامادەی دەربڕیوە ئوسترالیا کە خۆی بۆ خۆی قاڕەیەکە ئامادەی خۆی دەربڕیوە واتە هەموو دنیا ئامادەی خۆیان دەربڕیوە جگە ئەمریکا کە لەو کۆنفرانسا بە فەرمی دان بە دەوڵەتی فەلەستینیا بنێن ئەمە بۆ بنیامین نەتەنیاهو وەکو کارەساتێکی سیاسی وایە وەکو دۆڕانێکی گەورەی سیاسی وایە بۆیە بە دووری ناڵم 100% ڕوو ئەدا دووبارەی کەرەوە چونکە زان دوایی قسەکان ئەبڕنەوەی خەنە سەر سوۆشیال میدیا ئەڵێم ئەمە ڕەنگە یەکێک بێ لەو فاکتەرانەی کە گریمانەی دەستپێکردنەوەی جەنگەکە بۆ ئەوەی ڕێگا لەو کۆنفرانسە بگرێ بەهێزتر بکات. باشە دکتۆر دەوڵەتێک دروستە بێ گەر ئەمریکا و ئیسرائیل بۆ خۆی بەشێکە لە ینی بەشی سەرەکی پرسەکە ئیسرائیلە و دراوسی ئەم دەوڵەتە بێ لە تەنیشت ئیسرائیلەوە ینی دەوڵەتێک دروست بکەن ینی ئەمریکا لە ئاسان نابێ کارێکی ئاسان نابێ ئێستا ئێمە لە فەلەستینە من تۆزێک پێشەوەی بێمە بەرنمەکەی تۆ لە بەرنمەیەکی تری فەڕەنسیا بۆ من ڕاستە و خۆ هەمان پرسیاری لێکردم ئایا دەرەنجامی ئەم کۆنفرانسە بۆ دانان بە دەوڵەتی فەلەستینیا ئەبێ چی بێ لە ڕووی فاکتەوە خۆی سێت کە کاک ڕەنکۆ بە ئێمە شتەکان ورد بکەینەوە ئەگەر وردی نەکەینەوە لە هیچ شتە ناگەین ئێمە ئێستا دەوڵەتی فەلەستینیمان نییە تا دانی پیا بنین ئەوەی لە ئێستاە هەمانە بە پێی یاسای نێودەوڵەتی بریتێ لە ئۆتۆریتی فەلەستینی وانە یانی دەسەڵاتی فەلەستینیمان هەیە لە نێوان دەسەڵاتی فەلەستینی و دەوڵەتی فەلەستینیا مەسافەیەکی خۆڵەمێشی هەیە کە ئەبێت پێ تێپەڕین ڕووبەرێک هەیە تونێلێک هەیە بێ بەو تونێلا بڕۆین هەتا ئەگەینە دەوڵەتی فەلەستینی ئەوەی کە زۆر گرفتە پەڕینەوەیە بەناو ئەم تونێلا ئەوەی کە ئەم دەوڵەتانە ئەیکەن لە کۆتایی مانگی سپتەمبەرە لەو کۆنفرانسا کە بە سەرۆکایەتی سعودی و فەڕەنساکرێ ئەوەیە دانانە بەوەی کە فەلەستینیەکان مافی ئەوان هەیە کە ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان واتە دانان بەوەی کە فەلەستینیەکان ئیتر لەو ساتەوەختەوە بڕۆنە ناو پرۆسێسی تێپەڕین بە تونێلەکە بۆ ئەوەی لە دەسەڵاتەوە ببن بە دەوڵەت لە دەسەڵاتی فەلەستینیە و ببن بۆ دەوڵەت بۆ ئەمە کۆمەڵێک ئیلتیزاماتی زۆر گەورە ئەکەوێتە سەر ئەو دەوڵەتانەی کە دان بە فەلەستین مافی فەلەستینیەکان بە دەوڵەتانن یەکێک لە ئیلتیزامەکان ئەزانی بریتێ لە چی بریتێ لەوەی عەرەبی سعودی ئەبێ بە فەرمی دان بە ئیسرائیلا بنێ وەکو دەوڵەت اعتراف بە دەوڵەتی ئیسرائیلی بکە کە تا ئێستا نەکراوە خۆ دەزانی ئەگەر عەرەبی سعودی ئەم اعترافە بکە ئەم دانپیانانە بکات چەندین وڵاتی عەرەبی بە دوای خۆیان ڕائەکێشێ و دانیتیان ئەوە یەک دووهەم ئەبێ حەماس شەکەکانی تەسلیم بکە ڕادەست بکە کۆتایی پێبێ سێهەم ئەبێ بزوتنەوەی نیشتمانی بزوتنەوەی ناسیۆنالی فەلەستینی واز لە خەباتی چەکداری بێنێ بە فەرمی چوارهەم ئەبێ مەحمود عەباس بڕوە کۆتایی پێبێ بەدیلێکی بۆ بدۆزێتەوە پێنجەم ئەبێ ئەو دەسەڵاتی فەلەستینی کە ئێستا هەیە هەر هەمووی ڕیفۆرم بکرێ و کۆمەڵێک دەستگا بخرێتە شەشەم کە لە هەمووی گەرنگترە ئەوەیە کە ئەم دەوڵەتانەی دان بە فەلەستینیانێن وەکو دەوڵەت ئەبێ هەموو کارتەکانی فشاریان تعبی ئەو مۆبیلیزە بکەن بۆ ئەوەی دۆناڵد ترامپ قەنەعەت پێ بکەن کە بێتە ناو پرۆسێسەکەەوە چونکە ڕێک وەکو تۆوتت ئەگەر بێت و دۆناڵد ترامپ نێتە ناو پرۆسێسەکەەوە پرۆسێسەکە تەنها لە ئاسی سمبۆلیکە ئەمێنێتەوە ئایا ئەم دەوڵەتانە کاتی فشاریان ئەوەنە بەدەستەوەی بۆی دۆناڵد ترامپ قەنەعەت پێ بکەن من ئەڵێم وەڵامەکە مستەحیل نییە ناڵم ئاسانە ناڵێم بەڵێ بەڵام ئەڵێم مەجالێک هەیە مارژێک هەیە بۆ ئەوەی دۆناڵد ترامپ بەرەو خۆیان ڕابکێشن لە بیرت نەچێ ئەو بڕیارەی کە ئێمە لە کوردستان و ڕۆژهەڵات هەمانە لەسەر ئەوەی کە دۆناڵد ترامپ بوونی نییە تەنیا بنیامین نەتەنیاهو بوونی هەیە ئەوەی کە بنیامین نەتەنیاهو نەیڵێت دۆناڵد ترامپ نایکا وانییە هیچ وانییە بنیامین نەتەنیاهو پڕ بەدڵ پێی ناخۆش بوو کە پێش سەردانی دۆناڵد ترامپ بۆ عەرەبی سعودی وڵاتانی کەندا و ڕێکەوتن بکرێت لەگەڵ حوسیەکانە بەڵام ئەمریکیەکان بەبێ ئیسرائیلیەکان ڕێکەوتنیان واژوو کرد لەگەڵ حوسیەکانە ئەمە پێچەوانەکەشی ڕاستە دکتۆر
بوەرەیەک دقا بنیامین نەتەنیاهۆ زۆر پێی ناخۆش بوو کە دۆناڵد ترامپ پەیوەندەکانی لەگەڵ ئەحمەد شەر ئاسایی کردەوە. دۆناڵد ترامپ کردی و بە هیچ شێوەیە گوێی لە بنیامین نەتەنیاهۆ نەگرت. دۆناڵد ترامپ بنیامین نەتەنیاهۆ زۆر پێی ناخۆشە کە پەیوەندیەکانی نێوان دۆناڵد ترامپ و ڕەجەب تەیب ئەردۆغان لە باشترن. لە باشترن با پێشەوانەوە ئەوێت تێکی بدات چونکە ئیسرائیل پێس و پێی وایە ئێستا دوای هەڕەشەی ئێرانی تورکیا گەورەترین هەڕەشەیە لەسەر بوونی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مەبەستم ئەوەیە لە چەندین زۆنە ئەم دوو ئەکتەرە هاوڕانین. باشە دکتۆر ئەمەژە بۆ کرد دەسەڵاتێکەیە دەسەڵاتەکە دەگۆڕن بە دەوڵەتێک. ئەمە وا دەردەکەوێت لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و ئەو هەموو قوربانیدانەی فەڵەستینیەکان بەسەریانات بە تایبەت لە ناوچەی غەزا وایە سە خاکێکی تەخت بوو ماوەتەوە. ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی هەمیشە دوای قوربانیەکی زۆر دەوڵەتێک بەو خەڵکانە ڕەوا دەبینێ بەو میلەتانە ڕەوا دەبینێ کە هەر لە ئاساسەوە ڕەنگە حەقێکی مەشروعی خۆیان بووە؟ پرسیارێکی وردە پرسیارێکی گرنگە یعنی ئەتەوێ بڵێ بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی پێش ئەوەی کە 62,000 کەس لە فەڵەستینیەکان نەکوژرێ پێشەوەی کە 7 ئۆکتۆبەر ڕوو بدات 1200 ئیسرائیل قەتڵ و عام کران وانە ئیسرائیلی پێش ئەوەی کە لە 175 بۆ 80 غەزە تەخت بکرێت لەگەڵ زەویە پێش ئەوەی کە سەدان کەس لە برسانە خۆتزانی ئێستا مەجاع و برسێتی بەتەواوی بڵاو بۆتەوە پێش ئەوەی ئەم کارە ساتە ڕووبا بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی نەکرد. خۆتە توانی وەکو کوردیش هەمان پرسیار لە خۆت بکەیت. ڕێک دەمیز دوای وەڵامەکەی تۆ پرسیارەکە پێویستکەمەوە بە کوردستانەوە. ئەگەر کۆڕەو نەبوایە لە کوردستان کاکڵنکۆ ئەگەر 2 ملیۆن کورد ڕێگای شاخەکانیان نەگرتایەتە بەر چ بەرەو ئێران چ بەرەو تورکیا ئەگەر کامیرەکانی دنیا ڕاستە و خۆ نەقلیان نەکردایە بۆ هەموو ڕایگشتی وڵاتانی ڕۆژاوا تۆ ئێستا هەرێمی کوردستانەتا بوو بە دڵنیاییەوە نەتەبوو تۆ ئەو زۆنی با بڵێن قەدەقەکردنی فڕینەتا بوو پێگومان نەتەبوو. ئایا ئێمە ئەمانتوانی هەولێر و سلێمانی و کەرکووک و دووهۆک و نازانم چی و هەموو ئەمانە لە ماوەی چەند هەفتەیەکی کورتە ڕزگار بکەین لە دەستی سەدام حوسێن بێگومان نەتەبوو. واتە ئەوەی کە هەرێمی کوردستانی دروست کرد کە ئێستا وەکو تۆ ئەیبینی پێش هەموو شتێک کۆڕەوەکە بوو. بۆ ئەبێ وابێ دکتۆر ینی پرسیارەکەی من بۆ ئەبێ وابێ ینی قوربانیەکی زۆربەی ئەنجا بە دەنگ بێن. ئەزام پرسیارێکی ئەخلاقیە کە تۆ لە بنی ئەەکەی لە ڕووی ئەخلاقەوە پرسیارەکەت 100% دروستە هەڵەیە ناشرینە بێ ئەخلاقیە منتەهای بێ ئەخلاقیە کە تۆ چاوەڕوانی ئەوە بکەی کە 2 ملیۆن کورد ڕێگای کۆڕە و بگرنە بەرەو شاخەکان بۆ ئەوەی ئەنجا بێت بیان پارێزی. منتەهای ئەخلاقیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ دوو نەتەوەی گەورەتەیە و کورد و فەڵەستینیەکان بەڵام ئامادەنیت مافی ئەویان پێڕاوە ببینی کە بوونیان هەبێ لە ناو سیستمی نێودەوڵەتیا و لە پەراوێزی مێژوویە تەنها ئەبێ هەبن. ئەمە لە ڕووی ئەخلاقیەوە لوتکەینە ئەخلاقیە بەڵام سیاست لەسەر ئەخلاق بینا ناکرێت سیاست لەسەر عاتیفە و ماچ و برادەرایەتی و پەیوەندی شخصی بینا ناکرێت. سیاست لەژێر کۆمەڵێک جەبرا بینا ئەکرێت ناڕۆمە ناو هەموو ئەو جەبرانە یەکێک لە جەبرەکان بڕیتە لە ڕای گشتی. ئێستا سیاسەتی نێونەتەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینا ناکرێت لە ئاسیا بینا ناکرێت سیاسەتی نێونەتەوەی بە درێژایی سەدەیەکە لە ڕۆژئاوا بینا ئەکرێت لە واشنگتۆن پاریس لەندەن بەرلین لەم پایتەختە گەورانە بینا ئەکرێت. ئەم وڵاتانش کاکڕۆنکۆ یەکێک لە جەبرەکانی ئەو سیاسی کە تەحدیدی بڕیاری سیاسی و بڕیاری استراتیژی لەم وڵاتانە ئەکرات پێوترێ ئۆپینیۆ پیبلیک یعنی با بڵێن ڕای گشتی. ڕای گشتی ئەتوانێت بە ڕاستەوخۆ کارایی دابنێ لەسەر دەستنیشانکردنی بڕیاری استراتیژی لە ڕۆژ ئاوایە. نمونەیەکت بەمێ لە ئێستاە زۆر بەدەگمەن ئەتوانیت لە هەر وڵاتێکی ئەوروپایە لە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا بڕیارێک دەربکەی کە پێچەوانەی بەرژەوەندی ئەرمینەکان بێت بۆ چونکە ڕای گشتی لە ئەوروپا بەگەشتی و فەڕەنسا بە تایبەتی
بە شێوەیەکێک لای بۆتەوە بۆ ئەرمینیەکان کە هیچ سیاسیەکی فەڕەنسی جورئەتی ئەوەی نەبێ نە لە پەرلەمان نە لە دەوڵەت نە لە حکومت بڕیارێک بدا دژی بەرژەوەندی ئەرمینیەکان بێ ئەمە بۆ جوولەکەکانیش ڕاستە بەڵام تا ئێستا فەڵەستینیەکان و کوردەکان نەیانتوانیوە ڕای جەماوەری لە ڕۆژئاوا قەنەعەت پێ بکەن بە شێوەیە کە بڕیارێک نەدرێت لە بەرژەوەندی ئەوان زۆر ئەوە یەکێکە لە جەبرەکان بە هۆکارەکان زۆرن بەس ئەوە یەکێکە لە هۆکارەکان زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان توێژەری سیاسی نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس بۆ شیکارەکانت سپاس بۆ خوێندنەوەکانت سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس دەکەم خۆشەویستان تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ